شی بارودۆخی کەشوهەوا لە شارەکانی هەرێمی کوردستان هەر یەک لە پەیامنێرانمان مەریوان حەسان لە کەلار وریا حەمکەریم لە هەڵەبجە و بژار دەباغ لە سلێمانی لەگەڵمان دەبن. مەریوان سەرەتا ئێمە لای تۆ سەبارەت بەوەی کە لە ئێستادا زەرەر و زیانەکانی ئەم بارانە چی بووە لە شاری کەلار؟ بەڵێ زۆر سپاس. لە دوێنێەوە شەپۆلێکی بارانبارین ڕووی لە ناوچەی گەرمیان کردووە و بە لە فەرمانگە پەیوەندیدارەکانی سنوورەکە ژووری عملیات پێکێنراوە و ژوورەکە ژمارە تەلەفۆنی بڵاو کردوێتەوە بۆ هاوڵاتیانەی کە بەهۆی ئەم شەپۆلی بارانبارینەوە زیانیان بەرەکەوێ و بە گوێرەی وتەبێژی پۆلیسی گەرمیانیش لە ئێستادا ئەمڕۆ زیانەکان نەگەیشتونەتە ئاستێک کە زیانی تەواو لە هاوڵاتیان بدا. تەنها دوو حاڵەتە بووە، حاڵەتێکیان لە خواری بەڕێوەبەرایەتی ئاسایشی گەرمیانەوە بووە کە ماڵی هاوڵاتیەک بەهۆی باوباران و لافاوە ڕووخاوە و لە گوندی ئەڵمانی لە لای مزگەوتی دایکیش لەوێ حاڵەتێکی تر هەبووە کە ئاوەڕۆی ئەو گەڕەکە گیراوە دەست بەجێ لەلایەن تیمەکانی فریاکەوتنی گەرمیانەوە کە کۆنتترۆل کراوە، توانراوە کۆنتترۆلی لافاوی ئەو گەڕەکە بکرێ و هەر ئەم ڕۆژ ئەوەی کە بینراوە کارمەندێکی کارەبای گەرمیان لە کاتی سیانەکردنی ستونێکی کارەبادا بەهۆی شۆرتی کارەباوە بریندار بووە و دەست بەجێ بەهۆی سەختی برینەکەیەوە براوە بۆ نەخۆشخانەکانی پارێزگای سلێمانی. بەڵام ئێستا وەکو وتەبێژی پۆلیسی گەرمیان ئاماژەی پێکرد هیچ حاڵەتێکی مەترسیدار بەهۆی لافاوەکەوە ڕووی نەداوە. بەڵام لە ئێستادا ئەوەی هەیە حاڵەتی بارانبارین توندا و لە گەرمیاندا بە شێوەی بەخۆر بارانی بەخۆر بارانە بارانبارینەکەمان بۆ بگوازێتەوە. بەڵێ عەلی ئەگەر بتوانی ئەو دیمەنی بارانبارینی گەرمیانمان بۆ بگوازیتەوە کە لە ئێستادا بەڵێ بەڕێزان وەک دەبینن ئەوە دیمەنی بارانبارینە کە لە شاری کەلار بارانێکی بەخۆر دەبارێت. ئەم بارانە ماوەی چەند ڕۆژێکە لە زۆربەی شارەکانی هەرێمی کوردستانی گرتوتەوە وەک پەیامنێرمان ئاماژەی پێکرد. لە ئێستادا چەند زەرەر و زیانێکی هەبووە بۆ هاوڵاتیانی شاری کەلار، بەڵام تیمەکانی ئامادەکاریان کردووە بۆ هەر ڕووداوێکی لەو چەشنە. بەڵێ عزیزان وەک دەبینن ئەوە دیمەنی بارانبارینە لە شاری کەلار کە بارانێکی بەخۆر دەبارێت و وەک پەیامنێرمان ئاماژەی پێکرد لەبەر ئەوەی پێشتر دامەزراوە حکومیەکان ئاماژەیان بەوە کردبوو کە بارانەکە زۆر دەبێت و ئەگەری ڕووداوی نەخوازرا و لە ئارادایە، بۆیە لە ئێستادا ئامادەکاری کراوە بۆ هەر ڕووداوێکی نەخوازرا و بەڵام تا ئێستا وەک پەیامنێرمان ئاماژەی پێکرد هیچ زەرەر و زیانێکی لێ نەکەوتوێتەوە بارانەکە. بەڵێ عزیزان ئێمە بەردەوامی لەگەڵتان دەچینە